جوتیارێکی دەشتی بیتوێنە و دەڵێت گەرچی ئەمساڵ ڕووبەرێکی زۆر گەنم چێندراوە بەڵام بەرهەمی گەنمی ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو کەم بڕشترە. گۆڕانی ئاو و هەوا و ڕێژەی بارانبارین و هەورە بروسکە هۆکار بوون کە بەرهەمی گەنمی ئەمساڵ کەمتر بێت. جوتیاران داوا دەکەن سایلۆکان کۆی بەرهەمەکانیان لێوەربگرن بۆ ئەوەی ڕەنج و ماندووبوونیان بەفیڕۆ نەڕوات. سیر کە برای من ئێستا ئەمە گەنمی ئەم ساڵە بەسەر بەڕەنگ و ڕوخسار زۆر جوانە گەنمەکە بە حەقەت ئەگەر دەیکوتی دەڕاستەکە دەیهێنێ گەنمەکە زۆر زەعیفە گەنمەکە زۆر زەعیفە ینی باوەڕ کارجاری وایە بەر دەڕاستەکە دەکەوێت ئەشکێ بۆیە فەلاع زەردمەندە لەو هۆکارەکە هەر هەورەکەیە هەور و بارانێکی زۆری هەبووە بۆیە یعنی زەردمەندە لە ڕووی گەنمەکەیەوە بڕشی کەمە لە ڕووی سنگیشەوە ینی حساب کە کێشی کەمە بڵێ ساڵان تەنەکەیەک 17 کیلو 16 کیلو 15 کیلو داتەوە دڵنیا بە ئەو ساڵەوە دەناتەوە ئێمە ئەو مەچینانێکی تیان دەکەین لە دەڕاستەکان پار تقریبان 5 تەن دەهاتەوە 4800 دەهاتەوە ئەو عربانەی کە دەیچێشین ئەم ساڵ والله دوێنێ چێشیانە 3 تەن و 700 کیلو بووە ینی لەو ڕوانگەشەوە فەلاع زەردمەندە بۆیە دەبێ حکوومەتی هەرێم ئاورێک داتەوە لەو فەلاعانە لەو جوتیارانە کە هاوکاریان بکەن لە سالیۆکان ئاسانکاریان بۆ بکات وەکو قەزیەی بەرهەم ئەو ساڵ ڕێژەیەکی زۆر گەنمچاندراوە لە پشدەر و بیتوێن بەڵام وەکو ڕێژەی با بڵێن بەرهەممان کەمە ئینتاجی نییە ئینتاج زۆر کەمە بۆ قەزیە بڕشتی باش نییە لەلایەن حکوومەتی هەرێمەوە یەکەمیانەوەی گەنمەکەمان وەکو پێویست لێ وەرناگرێ ناچارمان دەکا بە بازاڕی بفرۆشین لە بازاڕیش دەوێت بە سعرێکی نیوە قیمەتی بدەین و خۆمان تووشی زەرەر بین. بەڕێوەبەری کشتوکاڵی ڕاپەڕین دەڵێت چاوەڕێی بڕیاری بەغدان بۆ وەرگرتنی ڕێژەی گەنم لە جوتیاران و داوایان کردووە ڕێژەیەکی زیاتر لە ساڵی پار گەنم لە جوتیاران وەربگیرێت. تا ئێستا با بڵێن چاوەڕێی حکوومەتی عراقین کە چەند بڕی چەند هەزار تەن گەنم لە هەرێمی کوردستان وەردەگرێت خۆتان دەزانن ماوەیەکی زۆرە ماوەی 1-2 هەفتەیەک وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە ستافێکی باڵا بەسەر پەرشتی جەنابی وەزیر لە بەغدا بوون بۆ مفاوەزات و گفتوگۆ لەسەر ئەوەی کە ئەم بڕەگەنمەی کە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرگیراوە بڕەکەی زیاد بکرێت. دەشتی بیتوێن بەهۆی فراوانی و ڕووبەرەکەی و بەپیتی خاک و لەباری ئاو و هەواکەی ساڵانە بڕێکی زۆر گەنم و دانەوێڵەی لێ بەرهەم دەهێنرێت. لا دەشتی بیتوێن ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر گەنم بەرهەمهێنراوە بەڵام وەکو جوتیاران باسی لێوە دەکەن بڕشتەکەی باش نییە و داواکارن کاسایلۆ و حکوومەت و لانە پەیوەندیدارەکان گەنمەکانیان لێوەربگرن بۆ ئەوەی ڕەنج و ماندووبوونی یەک ساڵیان بەفیڕۆ نەڕوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەشتی بیتوێن.